دەرکەوتنی بەڵگەنامە دژە مرۆڤانەکانی تاوانەکانی بستن لە دوورگەکەی وەک یەکێک لە گەورەترین کارەساتەکانی ئەم سەدەیە لە جیهان دەنگی دایەوە و لە سەر تاسەری جیهاندا و بە تایبەت کۆمەڵگەی موسڵمانان هەڵوەستەی گرنگی لەسەر دەکرێت بەو پێیەی سەرڕای قێزەونی تاوانەکان هەمان ئەو کەسایەتیانەی تێوەگلاون ئەوانن کە ساڵانێکە وانەی ڕەوشت و مرۆڤایەتی بە جیهان و بە تایبەت بە کۆمەڵگەی موسڵمانان بە زۆر دەڵێنەوە و دەیانەوێت کۆمەڵگەیەکی هاوشێوەی خۆیان دروست بکەن. لە کۆمەڵگەی هەرێمی کوردستانیش ساڵانێکە چەندین کەسایەتی و ناوی جیاواز لە چوارچێوەی جیاوازدا و بە ناوی بەرگری لە مافی مرۆڤ بە تایبەت ژن و منداڵان دەکەن لە میدیاکانەوە لەسەر بچووکترین ڕووداوی کۆمەڵگەی موسڵمان نشین بە مێژوە دوورەکانیشەوە گەورەترین هەڵایان دروست کردووە و بە ئامانجی تایبەتی خۆیان کاریان لەسەر ناشرینکردنی ئیسلام و بێبەهاکردن و بە خراپ نیشاندانی بنەما و ڕێساکانی کردووە. بەڵام کاتێک کە ڕووداوێکی هاوشێوەی دوورگەی پستن لەو کەسانە ئاشکرا دەبێت کە ویستراوە وەک سەرمەشقی ژیان نیشان بدرێن بێ هەڵوێستن و نەک کۆنگرە و خۆپشاندانیان بۆ داوای مافی ئەو قوربانیانە ئەنجام نەدا بەڵکو و تەنانەت لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیشیانەوە خۆیان لە بابەتەکە تێناگەیەن و بێدەنگیان هەڵبژاردووە. چالاکێکی بواری ژنان و ئافرەتان لە میانی بەشداری لە گەشتێکی هەواڵەکانی کەناڵی پەیامدا باسی لەوە کرد. زۆرینەی ڕێکخراوەکان نەک لە دۆسیەکە بێدەنگن بەڵکو و سەرقاڵی پەردەپۆشکردنی تاوانەکانن. من بەداخەوەم بۆ ڕێکخراوەکانی بە ناوی مافی مرۆڤ و مافی ژن و داکۆکی کارانی مافی منداڵان و مافی ژنان کە لە ئاست ئەم قەزیە گەورەیە لە ئاست ئەم سکانداڵە گەورە جیهانیە بێدەنگیان هەڵبژاردووە و چاوی خۆیان داخستووە تەنانەت بەداخەوە خەریکە پەردەپۆشی تاوانە گەورەکانەکەن نقەیان لێوە نایە فزەیان لێوە نایە لە کاتێکە ئەبینی کە کۆمەڵگەی موسڵمانان بچووکترین خەلەلیان نییە بەڵام خۆیان دێن خەلەلیان بۆ دروستەکەن لەسەر شتێکی زۆر کورت کۆنگرێ ڕۆژنامەوانیەکەن دەیان کۆنگرە و کۆنفرانسەکەن دێنە سەر شەقام من چاوەڕێی ئەوەمە کرد ئێستا کە ڕووی ڕاستەقینەی ئەم بە ناو داکۆکی کارانەیان بینی ئەمانەی کە دروشمی گەورەیان بەرز کرد بوو خۆیان بە پارێزەری مافی مناڵان و پاشان کۆمەڵگەی ئیسلامیەکان و موسڵمانانیان بە دواکەوتووەزانی ئێستا بەهاتنایە تەنها جورئەتی ئەوەیان هەبوایە ئێعترافیان بکردە بیان تا ئێمە هەڵە بووین ئەوە نەمانزانی ئێوەش ئەوەندە تاوانبارن ئێوە بەو شێوە ناشرین و نامرۆڤانە مامەڵە لەگەڵ مرۆڤە و لەگەڵ ژن و لەگەڵ مناڵاکەن بەداخەوە دەبوو دەنگیان زۆر بڵندتر بێ چونکە ئەمان چاویان کوێر کرابوو بە کۆمەڵێ دروشمی ناواقعیت و کۆمەڵێ دروشم کە وەکو بڵێ ئەبێ ئێستا هەز بەوە بکەن کە خەڵەتێنراون. بە پێی گەورەی تاوانەکانی دوورگەی پستن ناکرێت و نابێت ڕووداوێکی تازە بێت بەڵکو زیاتر وەک نمونەیە کە ژمار دەکرێت کە لە پشتیەوە چەندین هاوشێوە شاراونەتەوە و بە درێژایی مێژوویش کاریان بۆ ئەوە کردووە کە تاکی موسڵمان لە بەهاکانیان دابماڵن و هاوشێوەی خۆیانیان لێ دروست بکەن تا خۆیان و تاوانەکانیان بە بچووک و ئاسایی دەربکەون. بەڵام ئەرکی تاکی موسڵمان بەرانبەر ئەم جۆرە لە مرۆڤ هۆشیاریە و پاراستنی بەهاکانی ئیسلام و خێزانەکانیانە چونکە هاوشێوەکانی پستن هێشتا لە پەنای بیری ئیلحاد و ڕۆژاوادا خۆیان حەشارداوە و چاوەڕوانی جەرفەتن بۆ دووبارەکردنەوەی ڕووداوی هاوشێوە لە تەواوی کۆمەلگاکاندا.